بەرنەوەی پشکی لە سەدا حەڤدە و موچەی فەرمانبەرانی هەرێم لە یاسای بودجەدا ڕایانگەیان ئەم بەرگەی یاساکە پێوەی پابەند نابن چونکە وەکو خۆیان دەڵێن ئەگەر هەرێم بەسەر بەخۆی نەوت بفرۆشێت سوودی بۆ خەڵک و حکوومەت زیاتر دەبێت. ماوەی مانگێک بەسەر پەسەندکردنی یاسای بودجەی عێراقدا تێپەڕی و تا ئێستا چارەنووسی پێدانی پشکی لە سەدا حەڤدەی کورد لەلایەن حکوومەتی عێراقەوە یەکلایی نەکراوەتەوە. هەوڵ و شارەکانی ڕێکخراوەکانیش بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە بەردەوامە. لەو چوارچێوەیەشدا بۆردی مەدەنی بۆ چاودێریکردن و جێبەجێکردنی یاسای بودجەی عێراق سەردانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیان کرد و لەگەڵ سەرۆکی ئەنجومەن و فراکسیۆنەکان کۆبوونەوە. ئێمە ڕامان وایە تا لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەکدەنگ نەبن، یەکڕەنگ نەبن، کۆک نەبن، ڕێنەکەون لە نێوان خۆیانە ڕەنگە ئەو پرۆژانەی کە ئێمەش وەکو ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان پێشکەشی یەکەین ڕەنگە وەکو پێویست جێگای خۆی نەگرێ تا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکان لەگەڵ بەغدا ڕێنەکەون ڕەنگە بار و ژیان و گوزەرانی هاوڵاتیان وەکو پێویست چارەسەر نەبێ. نوێنەرانی بۆردی مەدەنی وەک خۆیان دەڵێن لەبێ هەڵوێستی و کەم توانایی بەشێک لە لایەنە سیاسیەکان و دامەزراوە یاساییەکانی هەرێم دڵنیا بوونەتەوە. هاوکات پێیان وایە حیزبەکان بەتایبەت پارتی نایەوێت ئەو ڕێکەوتنە نەوتیەی کە چارەنووسی پشکی لە سەدا حەڤدەی هەرێمی پێوە بەسراوەتەوە جێبەجێ بکات. هاوکات ئەندامانی بۆردەکەش دەڵێن ئەنجامی سەردانەکەیان بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ئاست چاوەڕوانی ئەواندا نەبووە. لە ئاس ئەو متمانە و دەنگی کە هەوڵەتیان بە ئێوەی داوە ئێمە هەستەکە نین ئەگەر هەند دەبێت هەڵوێستی جدیتان هەبێت. ئەوان دەڵێن بیانوم و بەرجاتان ئەوەیە کە لایەنەکان لە هەرێمی کوردستان ناگەنە ڕێکەوتن هەتاوان ڕێنەکەون و واکێشە سیاسی و داراوی ئابوووریەکان چارەسەر نابێت. ئێمە هەوڵمان داوە لەم هەفتەیەدا بڕیار وایە کە لەگەڵ مەکتەبی سیاسی پارتیدا بنیشین و چاوەڕێی وەڵامی لایەنی سیاسی ئەوانیش بکەین پارتی دوای ئەوە راپۆرتی کۆتاییمان دەبێت لە بەرامبەر گەندەڵی و ناشەفافی داهاتەکانی حکوومەتی هەرێم تاکە هیوایە کەماوەتەوە بۆ باشکردنی گوزەرانی هاوڵاتیان جێبەجێکردنی یاسای بودجەی عێراقا کە ئەویش لەلایەن پارتی دیموکراتەوە کە جومگە سەرەکیەکانی دەسەڵاتی بەڕێوەبردنی بەدەستەوەیە کێشەی بۆ دروستکراوە و پارتی نایەوێت ئەو پرۆژە یاسایە جێبەجێ بکات. هاوکات هێشتا پارتی پێی وایە لە ڕێگەی سەربەخۆ فرۆشتنی نەوت و سیاسەتەکانی پیاوی نەوتەکە و سەرۆکی حکوومەتە ساواکەی هەرێمەوە دەتوانێت کێشەی موچەو نەبوونی کار و کارەبا چارەسەر بکات. بەڕای ئەندامانی بۆردەکەش ئەم دۆخە هەرێمی کوردستان تا لێواری مەرگ دەبات. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. 2 ساڵ پێش ئێستا ڕێکخراوی داعش لە قۆڵی میحوەری 4 و 5 باشوور و ڕۆژاوای کەرکووکەوە بە ژمارەیەکی زۆر ئۆتۆمبیلی بۆمب ڕێژراو. ژمارەی خۆکوژەوە هێرشی کردە سەرسەنگەرەکانی پێشمەرگە بە ئامانجی داگیرکردنی شاری کەرکووک. بەڵام پێشمەرگە ئەو پلان و هەوڵەی داعشی تێک شکاند. 2 ساڵ بەسەر شکستی پیلانێکی داعش بۆ کۆنتڕۆلکردنی شاری کەرکووک و بیرەنەوتی و غازەکانی تێدەپەڕێت. فەرماندەی هێزەکانی هەفتای پێشمەرگەش بۆ پەیام ئاشکرای دەکات لەو شەڕەدا داعش 1500 چەکداری مەشق پێکراوی خۆی بەشداری پێکردبوو. بەڕێوەبەری پۆلیسی قەزاوناحەکانی کەرکووکیش دەڵێت جگەل لە چەکداری ناوچەی حەویجە و